لقی تەکیەی ڕێکخراوی قوتابیانی کوردستان وەک پیشەی ساڵانەی خۆی و با مەبەستی هاندان و دەستخۆشی بۆ ساڵی حوتەم لەسەر یەک ئاهەنگێکی بەرفراوانی بۆ خوێندکارە یەکەمەکانی ناحیەی تەکیە ساز کرد کە تیایدا خەڵات و خەڵاتی ڕێزلێنان بەسەر 37 خوێندکاردا دابەشکران. وەکو لقی تەکیە ڕێکخراوی قوتابیانی کوردستان بە هاوکاری ئەنجومەنی تەکیەی کۆمەڵی ئیسلامی بۆ ماوەی 7 ساڵە ئێمە بەردەوام خەڵاتی پۆلی 12 دەکەین بە مەبەستی هاندانیان بۆی سەرکەوتن لە قۆناغەکانی تری خوێندنیاندا. ئێمە لە سنووری ناحیەی تەکیەدا 37 تەلەبەمان هەبوو، سەر و 90یان هەبوو و 11 تەلەبەشیان 95 بەرەوسەریان هەبوو. ئێمە خەڵاتی تایبەتمان داوە بە ئەوانەی سەر و 95 و تایبەتتر بۆوانێکەوە لە 95 بەرەوسەریان هێناوە. خوێندکارە سەرکەوتوەکانیش سوپاس و دەستخۆشی ئاراستەی لقی تەکیەی ڕێکخراوی قوتابیانی کوردستان دەکەن کە ساڵانە لە ڕێگەی خولی سەرکەوتنەوە هاوکاری سەدان خوێندکار دەکەن تا بە ئاوات و ئامانجەکانیان بگەن. من هیوا فواد عەزیز خوێندکار لە ئامادەی فەرەنگی ئێواران بە پلەی یەکەم لەسەر ئاسی تەکیە بە کۆنمرەی 91 ڕاستیدا وەکو خوێندکارێکی خولی سەرکەوتن لە هاویندا بەشداریم کردووە زۆر سوودم لە خولەکە بینی و بە تایبەتی وانە پەروەندەیەکانی دکتۆر بەختیار بەڕاستی تاکەم تا زۆر سوودێکی زۆر باشم لیان بینیوە و هۆکارێک بوونە پاڵەرێک بوونە بۆ بەدەستهێنانی مرەی باش و هەروە کۆششکردن و هەوڵدانێکی زیاتر لە پۆلی 12دا و من دەستخۆشی تەواو بۆ ڕێکخراوی قوتابیانی کوردستان و هەروە خولی سەرکەوتن و زۆر سپاسی ڕێکخراوی قوتابیانی کوردستان دەکەم کە وەکو چرایەکی گەشتوایە بۆ ناوچەکەمان کە هەمیشە لە خزمەتی خوێندکاراندایە بە هەموو قۆناغەکانەوە بە هەموو ئاستەکانەوە چی لەکردنەوەی خولی سەرکەوتن کە ساڵانە ڕێژێکی زۆر خوێندکاریان هەیە خزمەتی خوێندکارانەکەن لە هێنانی مامۆسایی ئازبەرز لە وانەی پەروەردەی بۆ دکتۆر بەختیار بۆ هەموو مامۆساکانێتی بەڕاستی زۆر سپاسیانەکەم هیوا بەردەوام بوونیان بۆ خوازم. سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستانیش باس لەوە دەکات هەوڵەکانیان بە ئاراستەی پاراستنی شکۆی خوێندن بەردەوام دەبن و دەشڵێت نابێت لە ڕێگەی بڕیاری بە پەلە و دیراسە نەکراو زیان بە پرۆسەیەکی گەورەی وەخت خوێندن بگەیەندرێت کە بەردی بناغەی بنیادنانی هەموو کۆمەڵگەیە. لای ئێمەی ڕێکخراوی قوتابیانی کوردستان پرۆسەی خوێندنیەکێکە لە پرۆسە گرنگەکانی هەرێمی کوردستان و داهاتووی ئەم نەوەکانی ئێستەی پێوە بەندە بۆیە ئێمە لە هەموو هەوڵەکانمان بەردەوامە بین و ئەو هەوڵانەیشمان تاگەیشتنە ئەنجام بۆ ئەوەی کە ئەم پرۆسەیە بە شێوازێکی تەندروست لە هەرێمی کوردستانە بەردەوام بێ. بۆ ئەم مەبەستەیش لەگەڵ هەموو چین و توێژەکانی هەرێمی کوردستان ڕێکخراوەکان هەوڵەکانمان بەردەوامە بێ بۆ ئەوەی فشار بخێنە سەر وەزارەتە پەیوەندیدارەکان تاوەکو خوێندن بە شێوەیەکی گشتی ئاسایی بکرێتەوە لەم هەرێمی کوردستاندا. ڕێکخراوی قوتابیانی کوردستان ساڵانە لەگەڵ ئاشکراکردنی ئەنجامەکانی تاقیکردنەوەی قۆناغی 12 ئامادەیی دەیان ئاهەنگ لە شار و شارۆچکە جیاوازەکانی کوردستان ساز دەکات. بەڵام ئەم ساڵ بە ڕەچاوکردنی دۆخی تەندروستی و بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە لیژنەیەکی باڵای مەکتەبی سکرتاریەت سەردانی قوتابیە یەکەمەکانی قۆناغی 12 ئامادەییان کرد. هاوکات لق و ناوەندەکانی ڕێکخراوەکەش با شێوازی جیاواز لە بەسەرکردنەوە و خەڵاتکردنی خوێندکاران بەردەوامە. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی تەکیە.